پلیستیشن 2 تەمەنی بۆ 23 ساڵ کۆنسۆڵێک تا ئێستاش لە تەواوی جیهان بەناوبانگترین براندی یاریەکانە، زیاتر لە 155 ملیۆن کۆپی لێفرۆشراوە. لە ساڵی 2000 لەلایەن سۆنی بڵاوکرایەوە، تەمەنی ئەو کۆنسۆڵە 13 ساڵ بوو. تا ئەوکو ساڵی 2013 سۆنی پلیستیشن 2 هەر بەرهەم دەهێنا، واتە تا دەرچوونی پلیستیشن 4 پلیستیشن 2 بڵاو دەکرایەوە. کاتی دەزانیاریە لەسەر پلیستیشن 2 ژمارەدا. پلیستیشن 2 وەکو کۆمپیوتەرێکی دەسکتۆپ بەکاردەهات. لەوانەیە زۆرێک لە گەیمەران نەزانن، بەڵام سۆنی دوای ماوەیەک لە دەرچوونی پلیستیشن 2 هەڵسا بە بڵاوکردنەوەی ماوس، کیبۆرد بۆ هارددیسکێکی 40 گیگابایتی کە لەگەڵ پلیستیشن 2 دەبەسترا. بەدانانی سیستەمی لینەکس دەتوانرا پلیستیشن 2 بکرێتە کۆمپیوتەرێکی PC. هێز و توانایەکی باشی هەبوو و کاری PCشی پێ دەکرا، تەنانەت یاری بۆ پلیستیشن 2 پێ دروست دەکرا. ژمارە 9. ئێستا گەیمەران لە ڕێگەی VRەوە دەتوانن جوڵەی جەستەیان بەکاربێنن بۆ ئەوەی بە شێوەی کاردانەوە یاری بکەن. بەڵام لەگەڵ پلیستیشن 2 کارێکی لەو شێوەیە لەو سەردەمە دەکرا. لە ڕێگەی ئامێرێک بە ناوی iToy شوێنێکی تایبەتی بۆ گەیمەران دابین دەکرد، دەیانتوانی بۆ یاریە شەڕکردنەکان بەکاری بێنن. ژمارە 8. پلیستیشن 2 لەگەڵ ئامێری PSP کۆنێکت دەکرا، چۆن ئێستا PS Vita لەگەڵ پلیستیشن 4 کۆنێکت دەکرێت. بە هەمان شێوە بۆ پلیستیشن 2 PSP کارێکی لەو شێوەیە لەو سەردەمە دەکرا. هەرچەندە فەرمانەکان زۆر سنووردار بوون، بەڵام شۆڕشێکی گەورەی تەکنۆلۆژی گەیم بوو بۆ ئەو کاتە. ژمارە 7. ئێستا گەیمەران ناتوانن بەبێ ئینتەرنێت هەموو یاریەک بکەن. تەنانەت کۆنسۆڵ نوێیەکان بەبێ ئینتەرنێت زۆر باستەمی هەر کارێک دەکات. دەتوانن لە ڕێگەیەوە یاخود پۆرتی ئیثەرنێت کۆنێکتی ئینتەرنێت بن. لەوانەیە هەمومان نەزانی، بەڵام پلیستیشن 2 کۆنێکتی ئینتەرنێت دەکرا. هەرچەندە ئەو کۆنسۆڵە ڕەسەنە شوێنی پۆرتی ئیثەرنێتەکەی بۆ ئینتەرنێت بەکار نەدەهات، بەڵام دوای چەند ساڵێک سۆنی ئەداپتەرێکی بۆ پلیستیشن 2 بڵاو کردەوە کە دەیتوانی کۆنێکتی ئینتەرنێتی بکات. هەرچەندە ژمارەی ئەو یاریانەی سوودیان لە ئینتەرنێت وەردەگر زۆر کەم بوون لەسەر پلیستیشن 2. بەڵام هەندێک لە یاریەکان مۆدی مەڵتیپلەیەر واتە ئۆنلاینیان هەبوو. چەند گەیمەرێک لە ماڵی خۆیانەوە بەجیا دەیانتوانین لە ڕێگەی ئۆنلاینەوە بێکەوە یاری بکەن. لە ساڵی 2002 ژمارە 6. لە سەردەمی ئێستا گەر چەند کەسێک بیانەوە بێکەوە یاری بکەن، هەر کەسە و لە شوێنی خۆی بە شێوەی ئۆنلاین لە ڕێگەی کۆنسۆڵی خۆیەوە دەتوانێت بێکەوە یاری بکەن. بەڵام 20 ساڵ لەمەوبەر گەیمەران حەزیان دەکرد لە یەک شوێندا بن بێکەوە یاریەکە بکەن، بەڵام لە دوو کەس زیاتر نەدەتواندرا بە کۆنترۆلەر لەو یاریە بەشداری بکەن. بەهۆی بەناوبانگی کۆنسۆڵی ئەکسبۆکسی ڕەسەن لەو بوارەوە کە ڕێگەی بە گەیمەرێکی زیاتر دەدا بەشداری لە یەک یاری بکە، سۆنی دوای ماوەیەک ئەم ئەداپتەرەی بۆ بڵاو کردەوە کە تاوەکو 8 کەس یاخود 8 کۆنترۆلەر بێکەوە بەشداری لە یەک یاری بکەن. بەڵام هەمویان دەبوایە بە کیبل بەشداریان کردبا، چونکە ئەو کاتە کۆنترۆلەری وایرلێس یاخود بێوەیار بوونی نەبوو. ژمارە 5. پلیستیشن 2 DVD پلەیەرێکی ئەو کاتە بوو. یەکێک لە هۆکارە گەورەکانی کە وای کرد PS2 ببێتە سەرکەوتووترین کۆنسۆڵی پلیستیشن و فرۆشێکی زۆری هەبێ، خەڵکی پێویستیان بەکڕینی DVD پلەیەر نەبوو. هەر بەو پلیستیشن 2 دەیانتوانی CD DVD پلی بکەن. تەنانەت منداڵان بە فێڵی ئەوەی کەوا باشترین DVD پلەیەرە و نرخی لە DVD پلەیەر هەرزانترە، دایک و باوکانیان ڕازی دەکرد تاوەکو پلیستیشن 2یان بۆ بکڕن. 20 ساڵ لەمەوبەر کڕینی DVD و CD بۆ سەیکردنی فیلم و زنجیرەکان زۆر بەناوبانگ بوو. خەڵکیش دەیتوانی لە ماڵەوە DVD کۆپی بکەن، پلیستیشن 2 دەیخوێندەوە و کێشەی نەبوو. ژمارە 4. پلیستیشن 2 زیاتر لە 4000 یاری بۆ بڵاو کراوەتەوە. لەوانەیە لەسەر کۆمپیوتەر ژمارە یاریەکان بگاتە 100,000 یاری، بەڵام لەسەر کۆنسۆڵ لە ساڵانی 2000 هەر کۆنسۆڵێک 4000 یاری بۆ بڵاو کرابایەوە، بێگومان یەکێ دەبوو لە پرفرۆشترین کۆنسۆڵەکان. هەرو یاریانی لەلایەن پلیستیشنەوە قبول کرابێت فرۆشی هەبوو بێ سەرکەوتێکی یەکجار گەورەیە. لەوانەیە هەر 4000 یاریەکە سەرکەوتوو نەبن، بەڵام پلیستیشن 2 کۆمەڵە یاریەکی زۆر بەناوبانگ و سەرکەوتووی لەسەر بڵاو کرایەوە. لە زنجیرە یاریەکانی God of War، Devil May Cry، Crash Bandicoot، Resident Evil 4، Downhill Domination، Bully، یاریەکانی GTA، Need for Speed، Mortal Kombat، Shadow of the Colossus، Taken، Gran Turismo، Final Fantasy، یاریەکانی WWE، PSP، FIFA، Midnight Club، تەنانەت یاریەکی وەکو The Godfather. ژمارە 3. PlayStation 2 لە توانایدا هەبوو یاریەکان بکاتە کوالەتی Full HD بۆ بەخشیان بکات. بێگومان یاریەکان لەسەر PlayStation 2 بەگشتی بە ڕێزەلوشنی 480i پەخش دەکرا، بەڵام لە ڕێگەی سێتینگەوە گەیمەران دەیانتوانی یاریەکان بە کوالەتی 480p پەخش بکەن. تەنانەت هەندێک یاری کوالەتی 1080i دەتوانرا پێی پەخش بکرێت. ئاسپێکت ڕێشیۆ دەتوانرێت بکرێتە 4:3 یاخود 16:9 بۆ تیڤی 4 گۆژە و لاکێشەکان، هەرچەندە ژمارەی ئەو یاریانەی پاڵپشتیان لە کوالەتی
کۆنسڵاتی فول HD دەکرد بۆ ئەو کاتە زۆر کەم بوون بەڵام ئەو کۆنسڵە لە توانایدا هەبوو بەو کواڵەتیە بەرزە یاری پەخش بکە لە ئەنجامدا یاریەکان بە شێوەیەکی تۆختر پڕڕەنگتر بەگشتی کواڵەتی بەرزتر پەخش دەکرا. ژمارە 2 PlayStation 2 دەیتوانی یاریەکانی PlayStation 1 کار پێ بکە. بەشێک لە کۆنسڵە نوێیەکان وەکو Xbox Series دەتوانێت یاریەکانی Xbox 360 1 تەنانەت Xbox ڕەسەن کار پێ بکە بەڵام PlayStation بەداخەوە ناتوانێت هەموو یاریەکان لە هەموو کاتێک پەخش بکە. بۆچی ناتوانێت ئەو بابەتە پێویستی بە ڤیدیۆیەکی تایبەتی دەخولەکی هەیە تاشی بکەینەوە بەڵام PlayStation 2 دەیتوانی و لایەنێکی زۆر ئەرێنیە و کۆنسۆڵەش بوو دەیتوانی یاریە کۆنەکانی PlayStation 1 پلی بکە بەبێت کێشەش کاریان دەکرد. سیدیە کۆنەکان بەڵام دەبووە ڕەسەن بان کاریان دەکرد. سۆنی هەمان کاری لەگەڵ PlayStation 3 ئەنجامدا بەڵام دواترە و کارەی ڕاگرت و تاوەکو ئێستاش گەیمەران داوای یاری زیاتر دەکەن لەسەر PlayStation نوێیەکان. ژمارە 1 دەتوانی PlayStation 2 بە شێوەیەکی ستونی یاخود ئاسۆیی دابنی و لۆگۆی PlayStation ڕنگدارەکە ڕاست بکەیتەوە لەگەڵ بەرزکردنەوە یاخود دانانی بە شێوەیەکی ئاسۆیی. هەرچۆنێک داد نابات جیاوازی دروست نەدەکرد بەڵام هەندێکیان بەهۆی لاوازبوونی سێنسەری خوێنەری CD DVDەکان کە لای خۆمان بە چاوەکە دەناسرێ گەر بە شێوەیەکی ستونی داد نابە باشتر یاریەکانی کار پێ دەکرد. ئەمانە دەزان یاری سەرنجڕاکێش بوون لەسەر PlayStation 2 لە پرۆگرامی تێک 24 یادگاریەکتان لەگەڵ ئەو کۆنسۆڵە هەیە لە کۆمنت بینووسن لایکی ڤیدیۆ فۆلۆ سەبسکرایب لە بیر مەکەن بۆ بینی بابەتی زیاتری پرۆگرامی تێک 24.